من خاڵە بەکرم دانیشتووی کفریم لە 2010 ئەم باخەمەیە دەستم پێی کردە خۆم حەزەکەم لە باخ و لە دارۆمانە هیوایەتمە ئەیتر لە گشت مەوسمێ هینم هەیە دارم هەیە و بەری هەیە ومانە بەس ئیسە مەوسم خورمام هەیە 260 خورمام هەیە 260 دار خورمام هەیە وە نەوعەکانی و ئیتر ئەنواعی زۆرە زەهدیم هەیە خەستاویم هەیە بەرحیم هەیە بربەنم هەیە برێمم هەیە ئەلەم دارێلمە هەیە لە هەموویم هەیە ئیسە مەوسم خورمایە و خورما پێگەیە و ئیمساڵ تۆزێ خورمای هین لای خۆمان خەستەوەکە زۆر باش نییە خەستەوەکە هینە نەختێت ناسکە ڕەقیقە گەرماکەی لایەمەش گەرمای وشکە هین نییە عنی گەڕەی گەرمە گڕەی ڕوتوبەتدار نییە وشکە تەسیرەکە لە خورماکان وڵا زۆر تەسیرەکە لە خەسایەوەکە تۆزێ زوینیەکە خراوەکە وەڵاهی زەهدێکە زۆر جوانە زۆر خورمایە نازارە جا ئەو ئانەیشی کە زوو پێگەیە زادی لە گشت خورمایە خۆشترە تامی خۆشترە زوو پێکەیە خراو نایە مقاومەی هەیە یعنی لە نەوعەکان تر باشترە مە خزمەتی چۆنە لە مانگ 15 ئاوها دەرمانێکی لێدەی ئەم موبیت حەشەرات و ئەمانەی لێدەی بەجەریەکەی دەور و پشتی پاکەی تۆ ئیمجا خۆی بۆ خورما دەرەکە بۆڵ دەرەکە یەکەم جا بۆڵەکەی دەرکرد تەلقیحیەکەی لە مانگ 34 ئانە خورما تۆزی پێگەی تەلقیحیەکەی لوقاحیەکەی ئیتر هیچ عیبی نییە و ئیمجا هێنی شپیەکەی ئەمەی ئەم شمبلەکانی پاکەی تۆ بە پێژن تەشنیتی پێژن و عارەبی پاکیەکەی تۆ بۆی هاتی خورماچنی ئەو سعاینە نەچێتە دەستا ئەم شمبلە نەچەقێتە دەستا پاکە کرێتەوە و خورماکان ئەوێ بکرێتە سەر سەعاف گشت بۆڵەیە کرێتە سەر سەعافێ بۆ ئەوەی پشتی ئەمانە نەشکێت ئەم هین بۆڵەکە نییەوە ناسکە لە کفریە لە کۆن و باغ بێ ئەوەی بیرەوەری من بێەوە بیرم بێ من باغ قازی و باغ پاشا تێتە بیرم ئەم دوو باخە خورمای تیابی خورمای زۆری تیابی باغ پاشا بلە خەست باسیەکەن مەسەن باو باپیرانمان باختر بێ باخ مەملی و باخ تورک و باخ نامکی و باخ زۆر بێ لە کفری بەس لە ئەسەر ئەو باخێلەوە ماڵە کۆنەکان کفری هەر ماڵێ بڕۆ بگەڕێ خورمایە دوو خورمای تایە یعنی هەر تایە ئەم شارە حەزەکەن لە خورماوە جاجەوەکەیش ملامە بۆ خورماوە